ئاماری فریاکەوتن کۆی گشتی 17,970 کەس کە لەو ڕێژەیە 678 ڕەوانەکردن یاخود ئیحالەی نەخۆش هەبووە. ئاماری نەخۆشیە گوازراوەکان کۆی گشتی 397. ئاماری نەخۆشیە درێژخایەنەکان کۆی گشتی 442 کەس تۆمار کراون. ئاماری لەدایک بوون کۆی گشتی 1769. ئاماری مردن 114. هەڵبەت ئەم ژمارەیە بەدەرە لەو کەسانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کۆچی دوایان کردووە کە ژمارەیان 143 کەسە. خەرجی هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری بەڕێوەبەرایەتیمان تەرخانکرا و لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیەوە 1,470 ملیۆن دینار بووە. ئاماری خەرجی و داهات کۆی گشتی خەرجی بەڕێوەبەرایەتیەکەمان 181,154 کۆی گشتی خەرجیەکان بە ئەژمارکردنی موچەوە 10,549 ملیۆن دینار بووە. تێچووی چارەسەر بۆ یەک هاوڵاتی بە نزیکەی 58,008 دینار بووە.